دیمەنەکانی مزگەوتی ڕەحمانە لە ناحیەی تەکیە کە بەهۆی زەمین لەرزەکەی شەوی ڕابردووە زیانێکی مادی زۆری بەرکەوتووە. ئەمە لە کاتێکدایە ماوەی چەند مانجێکی کەمە مزگەوتەکە لەلایەن خێرخوازانەوە نۆژەن کراوەتەوە. پەیام بە شێوەیەکی مەیدانی سەردانی ناحیەکەی کرد. هاوڵاتیان ساتەوەختی ڕوودانی زەمین لەرزەکە بۆ پەیام دەجێڕنەوە و دەڵێن با درێژای تەمەنیان زەمین لەرزەی بەهێزی لەو شێوەیە ڕووی نەداوە. قەت نەمدیوە بە حەیاتی نەمدیوە نەوەڵات شتیوان نەبووە گوتم ڕۆژی حەشرە بەخوا شتیوان قەت نەدیوە. فریا بە پێپەتیە تا ئەوێ ڕام کرد گوتم هاتم کە زریکەی ژن و منداڵم کۆڵان چوار شازی کەس بە کەسەوە نەبوو هەر کەسە بوو خۆی ڕایە کرد بۆ دەرەوە کرد دەنگەکەی لەوایە نەبوو منەڵێم بەخوا ئێمە ماڵی ئێمە بدینی چی لێ هاتووە کەوەندەرەکە هەموو باڵا بوو مەتارە ڕۆن و حەچی دەهاتە خوارەوە. لەو شوێنانەی کە زەرور و زیانی مادی هەبووە یەکێک لەو شوێنانە قوتابخانەکەی ئێمەیە کە قوتابخانەکەمان لە هەندێک شوێنەوە درز و کەوتنە خوارەوەی بەردەحەلانەکانی لێ ڕووداوە کە من خۆم مناڵی ئەم شارۆچکەیەم بە درێژایی تەمەنم ئەمە یەکەمین جارمە بەم شێوەیە هەم لە دەنگدا هەم لە جوڵەی ئەو جوڵە بەهێزەدا ببینم. بەشێکی دیکەش لە هاوڵاتیان داواکارن لە خێرخوازان و سەرمایەداران قەرەبووی ئەو شوێنانە بکەنەوە کە زیانیان بەرکەوتووە با تایبەتی مزگەوتەکان و قوتابخانەکان. بەو پێی لە ڕابردووشدا حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان وەک پێویست هاوکاری مزگەوتەکانیان نەکردووە. ئەم مزگەوتەش داوا لە خێرخوازانەکەین ئینشاءڵڵا وەکو لە ڕابردووە هاوکار بوون بۆ دروستکردنی ئەم مزگەوتە لە نوێکردنی ئەم مزگەوتەش هاوکارمان بن بۆ نۆژەکردنەوەی ئەم تەبەدۆرشتانە. وەڵای لە ڕابردوودا حکوومەتی هەرێم هیچ هاوکارێکی مزگەوتەکانی نەکرد بەحەقەت لە دروستکردنی ئەم مزگەوتەدا کە زیاتر لە 20 دەفتەر دۆلاری تێچوو حکوومەتی هەرێم هاوکاری تەنانەت 1 دیناری نەکردووە هەمووی لەسەر شانی خێرخوازان بووە بۆیە ڕووەکەینە خێرخوازان داوایان یەکەین هاوکارمان بن لە چاکردنەوەی مزگەوتەکەمان ئینشاءڵڵا. هاوڵاتیەکی دیکەش کە خاوەنی کۆگایەکی شوشەیە و زیانێکی مادی زۆری بەرکەوتووە وەک خۆی دەڵێت زیانەکانی لە سەروی 1 دەفتەر دۆلارەوەیە داواکارە لەلایەنە پەیوەندیدارەکان قەرەبووی مادی هاوڵاتیانی زیان لێکەوتوو بکەنەوە. کاتێکە هاتم بۆ ئێرە بینیتم زەرور و زیانێکی زۆرمان بەرکەوتووە لەو کاتەدا وەساجوتیار لێرە بوو کاتێککە ئەو لێرە بوو لەخوا بەزیاد بکە نەهات بە دەرەوە لای ڕەفەکان وەستا بوو شوشەی بەرنەکەوت ئەگەر بهاتە دەرەوە ئەوە شوشەکان بەرێکەوت لەخوا بەزیاد بە زەرور و زیانێکی زۆرمان بەرکەوتە بەس لەخوا بەزیاد بە زیانی مادی نەبووە زیانی گیانیمان نەبووە لەخوا بەزیاد بێ زەرێکی زۆرمان کەوت تقریبەن لە دەفتەر بەرەو سەرەوەی. کاتژمێر 8 و یەخولەکی شەوی ڕابردوو زەمین لەرزەیەک بە گوڕی 4.6 پلا بە پێوەری ڕێختەر بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتەوە و لا بەشێک لە شار و شارۆچەکانی سنووری پارێزگای سلێمانی بەگشتی و ناحیەی تەکێ بە تایبەتی زیانی مادی زۆر بەر شوێنە گشتەکان و دوکان و خانووی هاوڵاتیان کەوت. ئەمە لە کاتێکدا بوو کە زەمین لەرزەکە هیچ زیانێکی گیانی بە دوای خۆیدا نەهێنا. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی تەکیە.